ئێمە ئەوە پێش دابەزینی وحی باڕێنە خزمەت وحی ئەوە تەمەنی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆتە 40 ساڵ ئەو وەزعی پێ هەزم ناکرێت خەڵکی خورما ئەپەرەسێت برسی ئەبێ ئەیخوا دار ئەپەرەسێت سەرمای ئەبێ ئەیسووتێنێت بەردێک ئەهێنێت ئەیپەرەسێت هیچ قازانج و زەرەرێکی لا نییە خوای گەورەش هەر لە مناڵیەوە بتی لە دڵا ناشرین کردبوو وەکو خۆی ئەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم بەرحاڵ نامەیە تەفاسیل دەم بەڵامی تر پێغەمبەری خوا لە غاری حیرا وحی بۆ دابەزی نازانێت چییە نازانێت چی ڕووی داوە لە ناکایەکۆ مەلائیکەیەک دەرکەوت فەرمووی ئیقڕە فەرمی ما ئەنا بقارە بیستتانە هەمووتان لەسەری ناشم باوەشی پێکاو محەممەد المستەفا بەهۆی ئەوە خوای پەروەردگار سەر ئەرزی ڕوونا کردووە بە وحی جارێکی کە نووری خوا هات بۆ ئەو تاریکایی کە سەر ئەرزی داپۆشی بوو بەڵام هێشتا نازانێت چییە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەم وەزعی بینی ترسا دێتە خوارۆ چکە ئەو برابە ڕێزانەی ئەو خوشکانەی کە خوای پەروەردگار ئەو نیعمەتەی پێبەخشین کە حەجیان کردووە یان عومرەت ئەزانن حیرا چەند دوورە لە ماڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە ترسس بە ڕاکردن گەڕاوە کە گەشتە ماڵ فەرمووی زەممیلونی زەممیلونی دامپۆشن دای پۆشی دایکی ئیمانداران خەدیجە ڕەحمەت و ڕەزای خوا لێ جا لێرە بە سەریع دوو نمونە علاقەی بە دایکمان خوشکمان کچەکانمان وایە بە ئابرێت ئەو هەمووە خەڵکەی کە لە حەجە لە عومرەیە سەفا و مەروە ئەکەن کە لە تەلەڤیزیۆنیشە ئەیبینن دێن و ئەڕۆن ئەوە هەمووی یادی دایکی ئیسماعیلە زانایان دەوڵەمەند مەلیکەکان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە کاتێ ئیسماعیلی کوڕی دانا و ئاو خواردن نەما ئەگریا ڕایەکرد ڕۆشتە سەر سەفا و مەروە بەڵکم ئاوەدانیەک بێ کوڕەکەی نەفەوتێت ئێستا هەمومان یادێک یادی خوای کرد خوای پەروەردگار ئاوا یادەکەی زیندوو کردو دووهەم یەکەم ڕۆژی وحی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم نازانێت چییە یەکەم ڕۆژ لەگەڵ سێهەم حەدیثی بوخاری لە صحیحی بوخاری هاتووە ناوی کێ هەیە ناوی ئافرەت دایکی ماندەڕان خەدیجە یعنی لە یەکەم ڕۆژی ئیسلامۆ چۆن پیا و ئەم ئەمانەتەی هەڵگرتووە ئافرەت یارمەتی دەری بووە نەک یارمەتی دەر بەڵکو لەو قۆناغە یەکەم ئەو ئەیباد بۆ لای وەڕەقی کوڕینەوە بەڵکو نا تەثبیتی کرد دای مەزراند خاڵێکی تر تەشجیعی کرد خاڵێکی تر عولەما فەرمون دڵی بەهێز کرد لەبەرەوەی ئەم ئەمانەتە چۆن خوای ئێمە عەبدی خواین ئەو خوشکانەشمان دایکمان خێزانیشمان ئەم ئەمانەتە بۆ هەمومان هاتووە هەر کەس بۆ بەهەشتی خۆی هەوڵەدا جا چۆن کاتێ ئێمە ئەخوێنین بە ئەسیرە ئەخوێنین هەر کاتێگەیتە باسی هیجرە تەماشاکەی هیچ کتێبێک نییە ئیلا بێ باسی ئەسمائی کچی ئەبوو بەکر بکات لەبەرەوەی ئەو ڕۆژەی ئەو ئیشە بەو کرا بە سەحابەیەکی کە نەکرا کە یارمەتی پێغەمبەروانیدا صلی الله عليه وسلم ئیمامی عومەر فەرمێت كنا في الجاهلية ئەڵێ لەزانین وەلەم نەعد النساء شيئا هیچ حسابێکمان بۆ ئافرەت نەئەکرد کاتێ قورئان دابەزی بینیمان خوای گەورە ذەکەرەهن الله خوا باسی ئافرەتی کرد زانیمان لەهن عەلەینا حەقا و کەما قال ئیمامی بوخاری ڕیوایەتێکە بۆمان دەرکەوت ئافرەتەکانمان حەقی لەسەرمانە جا بگەڕێنەوە سەر ئەم مەسەلە پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم خۆی ئامادە نەکردەوە ئەم ئەمانەتە نازانێ هاتە وەزعی باش بوو فەرمووی لقد خشيت على نفسي والله لە نفسی خۆم ترسام بۆ نەوەکو ئەو نەخۆشیەی لێ گیان نەبێتەوە کێ یەکەم کەسێ تەشجیعی کرد کێ یەکەم کەسە لە پاش پێغەمبەری خوا هەڵگری ئەم ئەمانەتە کێ یەکەم کەسە ئیمانی پێهێنا خەدیجە چونکە بەڕاستی ئافرەت لە ماڵە یارمەتی دەری پیاو بێت لە پەروەردەکردنی مناڵیە لە سەبرگرتن لە نەبوونیە لە یارمەتیدانی لە ئەهلی عیبادەت بێت ئەو ماڵە بەرەکەتی تێکەوێت چونکە لە خێری ئەو پیاوەش بێبەش نابێت کە ئەڕوات نوێژی ئەکات قورئانە خوێنێت پارەیەکی حەڵاڵ پەیا ئەکات هەر ئیشێکا گەرە ئەو ئافرەتە لە خێرا لەگەڵ یابێت
دڵی خۆش بێ بڵێ خوایە سپاس بۆ تۆ کە هیدایەتی منت داوە مێردم باوکم برام لەسەر عەرزی تۆ لە مڵکی تۆ ئەخۆن بێ ئەمری تۆ ناکەن. بەڵام ئافرەتیش ئەگەر باش نەبێت جاری وایەتە کێشەی ماڵ بێتە سەبەبی ئەوەی جاری وایە احتمالە پیا و ئیمانی دابەزێت حرام بخوا تووڕە بێ ناڕەحەت بێت. بەڵام بۆیە ئەڵێم تەماشاکەن یعنی بەڕاستی من خۆم زۆر لەلام جێگای ئەوە بوو کە ئینسان دانیشی و فکری لێ بکات تۆ چۆن یەکەم ڕۆژی ئیسلام ناوی ئافرەت یەکەوتە ناو ئیسلام و چی وت دایکی ماداران فەرمووی کەلا والله ما يخزيك الله أبدا إنك لتصل الرحمة وتحمل الكلة وتكسب المعدومة وتقري الضيف وتنيب على نوائب الحق. فانطلقت به حتى أتت به إلى ورقته. تماشى أم وصفك فرمين خير والله للرواية كانت فرمي أبشر مجدبير كي خديجة سروري بشرية محمد المصطفى فرمي نخير مجدبية والله خواي پروردگار دست لتو برنادا خواي پروردگار تو توشي شرمزاري ناكا بو لبروي أم صفتانا تيايا أم صفتانا پێشەوەی شەرعی کەم گوێ بگرمزان پێغەمبەری خوا چی مژدەیەک مانە داتێ. ئەناس ئەفەرمێ پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم صنائع المعروف تقي مصارع السوء والآفات والهلكات وأهل المعروف في الدنيا هم أهل المعروف في الآخرة. ئەناس ئەفەرمێت چاکەکردن ئەوەی ئەهلی چاکە بێت خوای پەروەردگار لە ئافات لە تیاچوون لە هەلەکە لە مردنی خراپەتان پارێزێت. ئەمە مژدەیەک فەرمی ئەوەی ئەهلی چاکەیە لە دنیا پێغەمبەری خوا فەرمێ لە ئاخرەتیشە هەر ئەوان ئەهلی چاکەن. مە ئیمامی حاکم ڕیوایەتی کردووە وەصەحەحەهو الشیخ الئەلبانی فی صحیح الجامع کەوا بوو دایکی ئیمانداران ئافرەتێکی ژیر و دامەزراو بوو دائما لەگەڵ پێغەمبەری خوا بۆ صلی الله عليه وسلم ئەڵێن کاتێ باسەکەین کاتێ 3 ساڵ حیصار اقتصادیان خستە سەر هاوڵانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کێ بوو بە پارەی یارمەتیدان خەدیجە بوو. لێرە چی بە پێغەمبەری خوا فەرمووی والله خوای پەروەردگار تۆ تووشی خزی ناکا بۆ لەبەر ئەوەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێش پێغەمبەرایەتی چەند صفەتێکی تیا بووە. ئەم صفتانە با لە خۆمانە زندوو بکەینەوە برا بەڕێزەکان. ئەو صفتانە چییە؟ صلەی ڕەحم جێبەجێکردن لە فەرمودەی صحیح هاتووە بەرەکەتە خاتە سەر عمر زیاد دەکات. چۆن پێغەمبەری خوا خێر بکەن غەضەبی خوا ئەبژێنێتەوە لێت. صلەی ڕەحم تەمەن درێژەکات بەرەکەتە خاتە تەمەن. پاشان پێغەمبەری خوا یارمەتی کۆمەڵێ خەڵکی داوە ناوی نەبووە چونکە کۆمەڵێ خەڵکەن یارمەتی کۆمەڵێ خەڵکەدەن بۆ ئەوەی زیاتریان بداتێ. پێغەمبەری خوا یارمەتی کەسانێکی داوە بێکەس بوون بێناو بوون غەریب بوون ئەمە ئیشە لە پێناوی خوایە. چونکە من ئێستا گەر کابرا سەردانی تۆ کات توێش سەردانی ئەەکەی یارمەتی تەدا یارمەتی ئەدەی ئەمە بۆ خۆتە. بەڵام ئەو کەسەی کە تەنها ڕووی لە خوای گەورە بێت بڵێ خوای پەروەردگار من ئەمە هەن ناناسم حتا ئەگەر خراپەیشی بەرامبەرت کرد دوایی نەیدەیتە ناوچاوێ چونکە تۆ بۆ ئەوت نەکردووە. جا فەرمی پێغەمبەری خوا لە ڕۆژە ناڕەحەتەکانە یارمەتی خەڵکەدا بردی بۆ لای کێ؟ بردی بۆ لای وەڕەق. لەویا فەرمووی ئەی ئامۆزاکەم ئەی کوڕی مامم گوێ بگرە لە برازاکەت بزانم چی بینیوە. ئەمە هەموو تا ئێستا چییە؟ ئافرەتێکە پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم ڕێنمایی کرد بردی بۆ ئەوێنە سەبری پێبەخشی یارمەتیدا یعنی نەبووە یعنی ئێمە وەکو باسم کرد پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم دنیا مەتاع بەڵام باشترین مەتاع لە دنیا لە پاش ئیمان خوا بیدا ئافرەتی صالحەیە چونکە بۆ یارمەتی دەرتە بێت ماڵت ئەپارێزێت ناموست ئەپارێزێت ئەولادت ئەپارێزێت مڵکت ئەپارێزێت تەماشایش کە دڵت خۆشە بێت. جا لێرە پێغەمبەری خوا هەواڵەکەی بۆ وەرەق باس کرد صلى الله عليه وسلم ئەویش فەرمووی هذا الناموس الذي نزل الله على موسى ئەمە مەلائیکەی وەحیە جاسوسی خێرە ئەمە ئەو مەلائیکەتەیە کە وەحی دابەزان لەلایەنی خوا بۆ موسا. تەماشاکەن برا بەڕێزەکانم خوشکە ئیماندارەکان بسە ئەم دوو دێڕە گوێی لێ بکرن. ئەم پیاوە بە تەمەنە چی مژدەیەک بداتە محەممەد المستەفا
تا ئێستا لە ناو عەرەبە پێغەمبەر صلی الله عليه وسلم صادق الأمین گەورەترین کێشە عەرەب ویستی خوێن بڕێژێت تەمەنی 25 ساڵ و حەلی کردبووی حەجەر الأسود چەند ڕۆژ مانۆ کەس نەیتوانی حەلیکە ڕیس عەشرەتەکانیان ئێستا لە دوای تەمەنی 40 ساڵی وەحی بۆ دابەزیوە گوێ بگرن بزانم چی ئەبیسێت ئەمە طەبیعەتی دین فەرمووی يا ليتني فيها جذعا ليتني أكون حيا إذ يخرجك قومك خۆزگە من گەنجێکی بەهێزە بووم ئەوەیسە بۆ گەنجەکانمان بڵێ خوایە بۆ خوشکێک برایە خوایە گەنجیم بۆ تۆ دوای خوای گەورە بەباشی بۆ تەگێڕێتەوە بە بەرەکەت پڕیەکات خۆزگا گەنجە بوو خۆزگا لە ژیانە ئەبووم کاتی قەومەکە دەربەدەر پێسەیرە خەڵک بۆ دەربەدەرەکرێت لەبەر شتی خراپە خەڵ لەبەر دزیە خەڵ لەبەر قەتڵە خەڵ لەبەر خیانەت لە عەرز و ئاو و خاکی خۆیەتی بەڵام ئێستا تۆ ئەم قسەی بیست پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەوە مخرجیەهم قەومەکەم دەرمەکەن فەرمووی نعم ما جاء الرجل قط بمثل ما جئت به إلا عودي وإن يدركني يومك أنصرك نصرا مؤزرا ثم لم ينشر ورقة أن توفي وفتر الوحي فەرمووی خۆزگا بگەشتایمە ئەو ڕۆژە بەهێزۆ من یارمەتی دەری تۆ ئەبووم و تۆم سەرخست ئێستا منیش مژدەیەکە دەمە ئێوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕۆژێکیان بە هاوڵانی فەرموو خۆزگا براکانم ئەبینی ئەوە بۆ سیغەی غالبە خوشکەکانیش ئەگرێتەوە خۆزگا براکانم ئەبینی ئەم قسە زۆر خۆشە هاوڵان پیان سیر بوو پێغەمبەری خوا ئێمە برات نین فەرمی ئێوە هاوڵ من براکانم ئەوانن کە قورئان لە بین دوو لەوحەیە و من نابینن و شوێن مەکەون ئێمە برای پێغەمبەرین صلی الله عليه وسلم ئێمە شوێن کەوتووی پێغەمبەرین صلی الله عليه وسلم تو خوا مردن باشتر نییە ئەگەر بێت و لەسەر ئەرزی مسلمانانە خەڵکی قسە بە پێغەمبەر بڵێ صلی الله عليه وسلم تو خوا لە چۆن ڕوومان بێ بڵێ ئەمە شوێن کەوتی محەممەد المستەفاین و دینەکەی لە غەریبی ئەبێ کە غەریبی ئیسلام عاقبتي خيرا إن الإسلام بدأ غريبا وسيعود غريبا كما بدأ فطوبى للغرباء فرمي إسلام بغريبيات ما بينيتانا خوشويستي خوايا دس باك دايان باك رحمة أبو عالمين بلام خلقي متكبر ودل بيز جايتيك فرمي أم غريبيك عقيدة غريبو روجيتي الدين غريبة كبير خوشبختي بو أو كسانا لو روجن بلام چي أكن لو روجة أو روجة كاتي خلقي توشي فساد بو ئەمان مصلحن خۆیان چاک کردەوە خەڵکیش چاکەکەن جا کەوا بوو هابینتان ئەو پیاوە پیرە چەند تەمەنایە کرد ئێستا ئێمە ئەو فرسەتەیە برا بەڕێزەکانم ئەزانن پیاوی پیر کەمە ئافرەتی پیر کەمە ئەزان جوابەکەی چیە بۆ برایەک پێم بڵێ بۆ لەبەرەوەی کەم کەس ئەگاتە پیری بە گەنجی ئەمرێت ئەم ئەتەمەنە ئامانەتە ئەوەی بمانەوێ خوای گەورە ئەمانداتێ بە مەرجە لێمان ڕازی بێت گەنجیمان ئەڕوا مڵکمان ئەڕوا دایک و باوکمان ئەڕوات کەس نامێنێتەوە ماوەیەکی 100 ساڵی کە ئەوەی لەم مزگەوتەیە هەمومان لەژێر خاکین خەڵکی تر دێت بەڵام تا لەسەر ئەرزم بە بڵێم لەبەیکە یا ڕەسوڵ الله وەڵامی دینەکەی تۆم داوای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەنجا کەوا بوو زۆر جوانە فەرمیێ ئیمامی ئەوبەکر فەرمیێ لا خەیڕە فی خەیڕ بعده شەڕ بەخوا خێر لە خێریەک نییە کۆتایەکەی شەڕ بێت ئیتر پارەیە مڵکە جوانیە ڕابواردنە کورسیە مەسئولیەتە بۆ خوانە بێ کۆتایەکەی شەڕ بێ خێریتیانە ولا شەڕ فی شەڕ بعده الجەنە شەڕیش نییە لە پاش ئەو شەڕە برسێتی لە پێناوی خوایە ئەچەژی لەربەدەری لە پێناوی خوایە شەو نەخەوتن لە عیبادەتە تەحملکردنی غەمی دەعوە و بەدڵ لەگەڵ مسلمانانەی خوای گەورە فەرمێ ئەو ناڕەحەتەی دێتە ڕەت ئەبوو بەکرە فەرمێ لا شەڕ فی شەڕ بعده الجەنە بەڵام کە تۆ مردی بڕۆیتە بەهەشت خوا لێت ڕازی بێت خوای گەورە خۆی ببینیت چەند خۆشە بەدەستی مبارەکی پێغەمبەر ئاوی کەوتەر وەربگرین خوا لەوانەمان بژمێرێت جا لە پاش ئەمە چی دابەزی ئەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زانی تیان گەیان چییە پێنج ئەمر دابەزی بسم الله الرحمن الرحيم يا أيها المدثر قم فأنذر